نمونەیەک هەیە بۆ تێگەیشتن باس کراوە. ئەتهم شەرقاوی کاتی خۆی لە کتێبی حەدیث المەساء باشتری کردو و خۆشبەختانە ئەو کتێبی حەدیث المەساء کراوە بە لفتی ئێوارە کراوە بە کوردی مامۆستا ئازار عەباس کردوێتی بە کوردی کتێبێکی بە نرخە. لەو حەدیث المەساءدا ئەتهم شەرقاوی دەڵێ بۆ تێگەیشتنی پیاوان ئەم نمونەی هێناوەتەوە. ئەڵێ لە شارێکە مۆڵێک بازاڕێکی گەورە کرابووە لەسەری نووسراب و هەر کەسێ هاوسەری نییە و گەنجە و لە خۆی ڕادەبینێ باشترین ژنەکان لای ئێمە دەست دەکەون و وەرە ئافرەتێک هەڵبژێرە و بیکڕە. گەنجێک کە ئاواتی ژنێکی چاکە بەدڵی خۆی ئەچێتە ژوورەوە، فۆرمێکی دەدەنێ ئەڵێن دەبێ واژوو ئیمزال لەسەر ئەم فۆرمە بکەی کە بە 3 مەرج بچێ ژوورەوە. مەرجی یەکەم ئەوەیە یەک جار بۆت هەیە لە ژیان تا سەردانی ئەم مۆڵ و بازاڕە بکەی، یەک جار. دواتر جاری دووەم دەرفەتت لە بەردەما نامێنێ. دووەم دەبێ سیستم وایە لە نهۆمی یەکەمەوە دەست پێ بکەی تا دەگەیتە حەوتەم، نابێت لە دووەمەوە دەست پێ بکەی، ئەبێ بە مەسعەد یەکەم ببڕی تاقی بکەیتەوە ئەمجا بچێ دووەم. سێمیان بەڵام مافیەوەت هەیە ئەگە یەکەمت بەدڵ نەبوو ژنەکەت بەدڵ نەبوو بچێ دووەم، دووەمت بەدڵ نەبوو تا حەوتەم بڕۆ. بەڵام سێمیشی هەیە، ئەویش ئەوەیە نابێت لە قاتی بەرزتر بێتەوە خوارەوە، چوویتە نهۆمی سێم مافیەوە نەبێتەوە دووەم، هاتنە خوارەوە نییە. گەنجەکە ئیمزای لەسەر دەکا و دەڕواتە ژوورەوە، هەر سێ خاڵەکەی قبوڵە. یەکەم دەرفەتی ژیانمە و دوا دەرفەتی ژیانە. دووەمیان ئەبێ پلەبەندی بکەم لە قاتی یەکەم بۆ دووەم و بۆ سێم و بۆ حەوتەم. سێمیان ئەگە چوومە قاتی بەرزتر مافی هات نەخوارەوە و پەشیمان بوونەوەم نییە، ئەڕواتە ژوورەوە. خاڵی یەکەم دەبینێ نووسراوە ئێمە لەم قاتی یەکەمەدا لە نهۆمی یەکەمدا ئافرەتێکمان لایە ئەگەر خوازیاری هاوسەری ژیانت بێ دوو سیفەتی هەیە. سیفەتی یەکەمی ئەوەیە حتا بڵێ بە ئەخلاق و بەڕەوشت و خانومانە و خاتوونی ماڵە، دەست ڕەنگین و دەستیا و خۆشە. دووەمیان زۆر بە ئیمانە، زۆر خواناس و دیندار و ئەمینە. گەنجەکە دەڵێ وەڵڵاهی ئەمە شتێکی چاکە، بەڵام ئەترسم لە قاتی دووەم ئاشتی چاکتر هەبێ، با بڕۆم بازارێ قاتی دووەمیش تاقی کەمەوە، ئەم دوانە زۆر باشن، بەڵام دەبێت لە قاتی دووەم ڕەن بە شتێکی جوانترە بێ و ئافرەتێکی باشتر هەبێ. دوو دڵیەکی هەیە و دەڕوا بۆ قاتی دووەم. دەوێت نووسراوە ئەم ئافرەتانە دوو سیفەتی یەکەمیان هەیە، حتا بڵێ بە قەدر و حرمەت و بە ئەخلاق و دەستڕەنگین و خانومان، زۆریش بڕوادار و بە ئیمان و خواناسن. یەک سیفەتی تریشیان هەیە، مێردەکانی خۆیان زۆر زۆر خۆش دەوێت. گەنجەکەڵە بەخوا لە خوا بەزێ بە قاتی یەکەم ڕازی نەبووم، ئەمە مێردیشیان زۆر خۆش دەوێت. بەڵام دیسانەوە پیاوە و دەکەوێتە لە ڕاوچیەوە، ئەی بۆ قاتێشکەش سەر نەکەوم، بزانم ژنی باشترم دەست ناکەوێت. ئەڕواتە قاتی سێم نووسراوە هەر سێ مواسەفاتی پێشوو لەم ژنانەی ئێرەدا هەن، بە ئەخلاق و بەڕێز و خانومان. دووەمیشیان بە ئیمانداری و خواناسیەوە دەژین، قەت خیانەت لە مێردیان ناکەن و ترسی خوا و چاودێری خوا دەبینن بەسەر خۆیانەوە. مێردەکانیان زۆر خۆش دەوێت، خاڵێک کە لێرە زیاد بوو زۆریش جوانن. ئەڵێ ئەوە ئاواتی من بوو، چانە بوو هاتمە قاتی سێم لە خوا بەزێ بوو بۆ دوانێک کە ڕازی بوومایە. داماوە بیری چۆتەوە، ئافرەتان هەمویان جوانن، کە یەکەم جا بیبینی عاشقی دەبوو. هەموو ئافرەتێک لە بەرچاوی مێردەکەیان جوانە. بیری چوو بەوە هەر ئافرەتێک ئیماندار بێ ڕێزی مێردەکەی دەگرێ. هەر کەسێک خاوەنی ئەخلاق و حرمەت بێت جوانیەکەی لەوەدایە، ئەخلاقەکەی جوانی دەکا. بەڵام ئەو بە وشەی جوانی هەڵخەڵەتا. چۆ قاتی سێم دیسان دڵی گەنجە ئارامی نەگرت، وتی بەخوا ئەمەی تریش بەبێ حیکمەت دانەندراوە، با بڕۆم بۆ قاتی چوارەمیش. دووردەوە دەدیارە سیاسەتی ئەم وەڵەوە شتەکانی زیاد دەکەن. چوەقاتی چوارەم نووسرا بوو مواسەفاتەکانی پێشوو لە ئافرەتانی ئێرەدا هەن، بە ئەخلاق و بە حورمەت، دیندار، مێردیان خۆش دەوێت، زۆر جوانن، کەس و کاری مێردەکەشیان خۆش دەوێت. وتی خوا لێت بەزیا بکاتمە ئێرەش، ئەها ژنی فڵان کەس کەس و کاری مێردەکەی خۆش ناوێت، من ئەوەشم دەستکەوت. دیسان قەناعەت لە دڵی هەڵگیرە، وتی بەخوا بڕۆم بۆ پێنجەم باشە، لەوە شتێشکەی زیاتریش لە ئافرەتاندا هەبێ. ڕۆیشتە پێنجەم نووسرا بوو مواسەفاتەکانی پێشوو، ئەوەشی زیادە خەرجی ماڵیش دەگرنە ئەستۆی خۆیان، بەشێک لە خەرجی و معاشی خۆشیانت پێ دەبەخشن. وتی ئەوە مەسرەفەکەشم لە کۆڵ بووە، بەخوا چاکتر. وتی بەخوا ئینسان دڵن لە ژنتر هەیە، قەدیمی وایان کوتووە، بۆ من قەناعەتم بە ژنی خۆم هەبێ، بۆ لێرەش بوەستم، ئەی بۆ نەڕۆمە سەرتر. وەڵڵا ڕۆیشتە قاتی شەشەم
نووسرا بوو ئەوانەی ئێرە هەموو مواصفاتەکانی ڕابردوو زائیدەن زۆریش ڕۆمانسی و قسە خۆش و شعرزان و دڵنەرمن وتی بەخوا باش بوو بەڵام هێشتا قەناعەت ناکەم بەخوا لەمەش چاکتر هەیە با بڕۆم بۆ قاتی حەوتەم ئاخر قاتیش دەبێت تاقی بکەمەوە بزانم ژنی ئەوێت چۆنن ڕۆیشت نووسرا بوو بەداخەوە تۆ ژمارە 65 ملیۆن و 324,198مین کەسی کە هاتیە ئێرە هیچ ژنێک لێرە بوونی نییە بەڵام دەرسێک وەرگرە خوا حافیزت بێ و بە مەسعەد بڕۆوە قاتی خوارەوە هەر پیاوێک چاوی لە ژنەکەی خۆی باشتر بێ و بەرەوبەرزتر بڕات دێتە قاتێکەوە کە بۆشاییە بۆشاییە ژن کاڵایەک نییە بەفرۆشرێ و خەڵک بە پارە بیکڕێ ژن ناکڕدرێ بەڵام ئێمە ویستمان دەرسێک دەردەین بۆ پیاوان هەر پیاوێک بەردەوام بەرزتر بڕوانێ بۆ ژنەکەی خۆی ڕۆژێک لە هەمووان دەبێ هیچی دەست ناکەوێت بەخوا زۆر پیاو هەیە ئاخری بێ هاوسەر دەمێنێتەوە هەر نەگەیشتۆتەوەی ها خاڵی یەکەم بەس بوو دوو سیفەتی بەس بوو بە ئەخلاق و بە ڕەوشت ئافرەکە بە ئەخلاق و بە ڕەوشت بوو بەخوا جوانە کە ئیماندار و خواناس بۆ ڕێزی خۆت دەگرێ ڕێزی کەسوکارت دەگرێ ڕێزی میوانت دەگرێ قەت خیانەتت لێ ناکە حەزت بە بەرپرسیاتی لای خوا دەکا ئەو دوو سیفەتە بەس بوو کابرا قەناعەتی نەبوو جار بۆ جار حتا لە حەوتەما بەدەستی خاڵی هاتە دەرەوە نمونەیەک جوان